ئەتوو دەبی ببیەوە دکتۆری معمەل شیشی دم کاکە من عەقدم لەگەرتان نەمایە پارەی دەرمانەکان بمدەنێ هەر زیارەتێک ئەنگۆ پێویستان پێ بوو وەکو دکتۆرەکی زیافە لە بۆ هەر جارێکی ئەمنێک وەرەقەم دەوێتن ئەگەر پێم بیبینم. خۆشەویستان سەلامی خواتان لێبی هاتینەوە بزانین حاج عیسا چی لێ هاتیە. لە بۆ ڕۆژی هەینی بوو کاغازی سایقی معمەل شیشی هاتەوە دووم چوینە وێندەر دیتم حاج عیسا 180 لە گۆڕدرا زۆر باش بوو کاک سەبری شریکی بوو کە چوون پێشوازەکی زۆر گەرم لێکردم گوتی دکتۆر دیلێر ئەتوو دەبی ببیەوە دکتۆری معمەل شیشی دم کاکە من عەقدم لەگەرتان نەمایە پارەی دەرمانەکان بمدەنێ هەر زیارەتێک ئەنگۆ پێویستان پێ بوو وەکو دکتۆرەکی زیافە لە بۆ هەر جارێکی ئەمنێک وەرەقەم دەوێتن ئەگەر پێم بیبینم. گوتیان نا دکتۆر دلێر تۆڕەبووی لێمان گوتم نا تۆڕە نەبوویمە ئیشتان بە من بوو بانگم بکەن هەر جارێک ئەمن زیافەی دکتۆری یەک وەرەقەیە دێم دەیبینم و دەگەڕێمەوە. گوتیان نا دکتۆر ئێستا هەفتەی مانگە عەقدێکی نو دەکەینەوە لە یەکی مانگ مەعاشێکی نوێ لۆ دادەنین. گوتم ئەمن دە وەرەقەم دەوێت. گوتیان دکتۆر دیلێر کو دەبیتن ئەم بە دوو وەرەقی ئیشم دەکرد. گوتم ئەمە دە وەرەقەم دەوێت ئەگەر نا عەقدی ناکەم. کاک سەبری گوتی دکتۆر دیلێر حەزم لێنی ئەوها لەگەرمە تەعامل بکەیت دیار لێمان تۆڕە بووی. تۆڕە نەبوویمە بەس ئەنگۆ قیمەتی منتان نەزانی ئەم بە دوو وەرەقی ئیشم دەکرد ئەنگۆ چون معاون طبیەکتان هێنا بە 5 وەرەقەی ئێستا دەتانێت بە دوو وەرەقی ئیشتان لەگەر بکەم و ئیشە ناکەم. گوتی کاکە لۆ دەکەینە 7 وەرەقە و نیو هیچ قسەی مەکە لەگەرمان بەردەوام بە ئەمە توکەتێ بەردڵیمە تەواو. وای لێ هات لە معمەل شیشی ئەوەندە سیقیان بە من کرد ئەوەندە سیقیان بە من کرد کاتێک کە جەندرکا پرساد هینایەنەوە گوتیان دەتانی چای بکەی گوتم جەندرکە پرساد ئەمن لە سوستانی ئیشم کردیە ئەوجا حیکایەتی جەندرکە پرسادی لە حەڵقە کیلۆتان باز دەکەم ئەوە بوو حاج عیسا چابەوە خوای گەورە دەرکەشکی خێری کردەوە پاش ئەوەی کە سەبر و تەحەمولمان کرد چونکە دڵنیا بە لە بیرمەوە چی نەخۆشیان دەهاتە مەرکەز سەحی ئەمن پارەم زیاد لە سەریان نەدەنووسی لە بیرمەدایان گوت ئەوە پارەی زۆریان لەسەر بنووسە ئەوانە پاریان هەیە لە معمەل شیشی دەمگوتە جەماعەتی بە چەندی دەرزی لە پیرێژنی تەرجانی دەدەم ئەوەندەی دەنووسم لەسەر معمەل شیشی یەک دەرهەمی زیاتر نانووسم چونکە دەورەمەندە لە خۆی دەورەمەندە علاقەی بە من نییە ئەم بۆ خۆم ئەو دەرزێ بۆم دوێنێ لێدەم لە بۆ پیرێژنشی تەرجانی بە چەندی لێم دەدا ئەوەن دوێنەشم دەنووسی لەسەر نەخۆشەکانیوان لێیەکە وای لات سیقەی زۆریان پێکردم کاتێک کە مووقیفی خێرزانم گوتی ئینا لیلا و ئینا ئیلەیهی ڕاجعون بەڵام خوای گەورە ئەو جارە دەرکەی خێری بە زیاتر کردەوە لە بۆمان ئێستا کە مەزدەری پارەکانیدا هاتی ڕۆژانم و مانگانەشم زیاد بوو موچەی خۆم هەبوو موچەی خێرزانم هەبوو عیادەکەی خۆم ئیشم دەکرد موچەی باشیش کە هەنچی ڕاتبی حکوومەتی بوو 7 وەرەقە و نیو زۆر زیاتر لە ڕاتبەکەی خۆم کە لە حکوومەتی وەرم دەگرت لە معمەل شیشم وەرگرت بەو هەموو مەزەرە پارەی وای لێ هات وردە لە فەقیری نەجاتم بوو هاتینە ناو خانەی وەسەتەکان ئەجەلۆتان باز دەکەم بزانن ئەو شانێک کە کردیتم لەگەر جەندرکا پرسادی لە معمەل شیشی چ بوو ئەڵقەی دابێ بزانن چمان کردە لەگەر جەندرکا پرساد کە یەکە کشتا بوو لە معمەل شیشی.